ئەم کاتتان باش گفتوگۆکانی نێوان ئۆپۆزیسیۆن و ئیتلافی فەرمانڕەوا لە دوای خۆپیشاندانەکانی هەفتەی شوبات و ڕووداوەکانی دوای ئەوە هەمیشە هەڵکشان و داکشانی بەخۆوە بینیوە. ئەگەر لوتکەی باشی پەیوەندیەکان دانیشتە پێنجقۆڵیەکان بێت ئەوە لوتکەی خراپیشی لە دوای خۆپیشاندانەکانەوە پاشەکشەی ئۆپۆزیسیۆن بوو لە دانیشتە پێنجقۆڵیەکان. شاپێکەوتنیم هەفتەیە کەناڵی NRT لەگەڵ یەکێک لە سەرکردەکانی ئۆپۆزیسیۆنە. ئەو سەرکردەی هەمیشە و لە هەموو بارودۆخێکدا بۆ چوونەکانی خۆی ئازایانە دەربڕێەوە و بوێرانە داکۆکی لێ کردو و بەردەوامیش بۆ چوونەکانی لە ناوەندی سیاسیدا شڵەقێنەری بارودۆخەکە بووە. لەم چاپێکەوتنەدا لەگەڵ مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی لە کوردستان هەوڵ دەدەین هەڵوەسە لەسەر چەندین پرسی پەیوەندیدار بە ئۆپۆزیسیۆن و دانیشتە پێنجقۆڵیەکان و بارودۆخی ئێستای هەرێمی کوردستان بکەین. مامۆستا بەخێر بێت بۆ کەناڵی NRT. زۆر سپاس بۆتەوە. پێم باشە لە تۆبارانەکانی سنوور و ئەو هێرشانەوە دەست پێ بکەین کاکرێتە سەر هەرێمی کوردستان. بسم الله الرحمن الرحيم الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه. أو تۆبارانانە کە دەکرێن من وەکشتێکی مەبدەئی دەڵێم کە ستەمێکە لە میلەتی کورد دەکرێ پاسا و بیانۆکەی هەرچیەک بێت، چونکە گەلی کورد لە بەشە کوردستانی سەر بە عێراق یا لە هەرێمێکی فیدراڵی بۆ خۆی بڕیارداوە و لە ناوەندە سیاسەکاندا تا ڕادەیەکی باشدانی پێداهێنراوە. ئەو هەرێمە بەرپرسانی ئەو هەرێمە ڕایان گەیاندووە لە چەندان بۆ نەدا کە ئەوەندی بۆیان بکرێت نایڵن هەرێمەکەیان ببێتە پێگە بۆ تێکدانی هێمنی و ئاسایشی وڵاتانی دەوروبەر و دراوسێ. بەڵام پێویستە وڵاتانی دراوسێش زۆر باش واقعی ئێمە وەک خۆی بخوێننەوە و شتێکمان لێ چاوەڕوان نەکەن کە لە تواناماندان نیە، نەک لە توانای ئێمەدانی لە توانای حکوومەتە مەرکەزەکەی بەغداشماندانە. ئەوە لەلایەکەوە لە لایەکی دیکەوە ئەگەر بە دیوێکی دیکەدا قەزیەکە بخوێنینەوە کە ئەو تۆ بارانانە بەڕواڵەت بۆ ئەوەیە کە پێگەکانی پەکەکە و پژاک لەو شوێنانە نەمێنن یاخود زەربە لەوان بدەن، لە ڕاستیدا چارەسەری کێشەی نەتەوەی کورد چ کوردی ئێران چ کوردی تورکیا لێرە لە سووریا مێژوو ئیسپاتی کردووە کە بە زەبری هێز و شەک ناکرێ و ئەوەی تا ئێستا بووە خوێنێکی زۆر ڕژاوە لە نێوانی کورد کە داکۆچی دەکات لە مافەکانی خۆی، خەباتی ڕزگاری خوازی دەکات، خەباتی ئازادی خوازی دەکات و بەرامبەرەکانیان لە عەرەب کاتی خۆی و لە تورک و لە فارس و لە نەتەوەکانی دیکە کە ئێمە یەک دین هەمومان کۆ دەکاتەوە، مێژوو شارستانەتێکی هاوبەش هەمومان کۆ دەکاتەوە، خوێنێکی زۆر ڕژاوە بە هەدەر ڕۆیشتوە چونکە بەنسبەت ئەوانەوە، چونکە ئەو ئامانجی ئەوانی نەپێکاوە، شۆڕشەکانی کورد سەرکوت نەبوون، خەباتی ڕزگاری خوازی سەرکوت نەبووە. بەڵکۆکو شاعیرێک دەڵێ هەتا خوێن زیاتر بڕژێ تۆوی تۆڵە دەپڕژێ. لەبەرەوە پێویستە ئەوانیش ئێستا لاپەڕێکی دیکە بکەنەوە بە تایبەتی کە هەم پەکەکە هەم پژاک چەند جار داوایان کردووە کە پیان خۆشە گفتوگۆ بکەن، دانوستان بکەن و گوێیان لێ بگیرێ و من لە بۆنەیەکی دیکەشدا گوتم کە هەر کەسێک پێی وابی حەقی پێیە دەبێ بە خۆشحاڵیە و ئامادەی دانوستان و ئامادەی و توێژە گفتوگۆ بێت، چونکە کە تۆ حەقت پێیە پشت ئەستوری لەوەی کە لە بازاڕی و توێژدا تێناشتەی. ئەگەر پێشت وا بەرامبەرەکەت حەقی پێ دیسان پێویستە ئامادەی و توێژ بۆی حەقەکەی لێوەربگری. بە کورتی من ئەو تۆبارانە بەڕاستی بە شتێکی خراپ دەبینم، باژەکەی تەنیا خەڵکی هەژار و خەڵکی دەوارنشین و خەڵکی ئەو دیهات و گوننشینی ئێمە باژەکە دەدا و هیچ ئامانجێکیش بۆ ئەو کەسانە کە تۆباران بۆ مەبارانەکەن هیچ ئامانجێک بۆ ئەوان ناپێچێ، بەڵکو پێم وایە ئامانجی پێچەوانە دێنێتە دی واتە دوژمنیان بۆ زۆر دەکا و ئەو شیعار و دروشمانش کە بەرزی دەکەنەوە کە خۆشبەختانە ئێستا هەم کۆماری ئیسلامی ئێران هەم تورکیاش دیارە کۆماری ئیسلامی ئێرانەوە هەر خۆی بە دەوڵەتێکی ئیسلامی دەزانێت و تورکیاش تامەبۆیەکی ئیسلامی هەیە، شیعار و دروشمەکانی زیاتر دەچن ژێر پرسیارەوە کە هاو دینەکانی خۆیان دەکوژن لەسەر شتێک ئەوانە بازێک دەدەن کە هی خۆیان نییە. دیار وەکو گوتم دەبێ واقعی هەرێمی کوردستان و عێراقی وەکو خۆی بخوێندرێتەوە ئەو کاتە پێم وایە هیچ پاساوێک نیە بۆ تۆبارانکردنی ئەو سنوورە. مامۆستا لە ماوەی ڕابردووە هەرێمی کوردستان بە چەندین قەیرانە تێپەڕی
بە بڕۆی جەنابەت ئایا هیچ پەیوەندیەک لە نێوان دروستکردنی ئەم قەیرانانەدا هەیە لەلایەکەوە تورکیا بە فڕۆکەکانی تۆبارانی سنوورەکانەکات لەلایەکەوە ئێران بە تۆبارانی گوندەکانی کوردستان نکات لەلایەکەوە کورد لە پارێزگای دیالە و لە چەند پارێزگایەکی تر لە ناوچە کێشە لەسەرەکان کەوتە قەیرانەوە لەگەڵ سوپای عێراقدا ئایا هیچ جۆرێک لە پەیوەندی ئەبینی لە نێوان ئەم قەیرانانی کە ڕوبەڕووی کورد دەبێتەوە؟ والله وەکو شیکردنەوەی سیاسی من وەکو دێکۆمنت و بەڵگە شتێکم نەکەوتوتە بەرچاو بەڵام وەکو دەگونجێ وەکو شیکردنەوەی سیاسی بڵین ئەو شتانە بێپەیوەندنی لەگەڵ یەکدیدا ئەوی ژەوەی کە ینی بەداخەوە دەوڵەتانی دراوسێ لە زیاتیەوە کە بیر بکەنەوە لەوە کە گوێ لە خەڵکەکەی خۆیان بگرن زان و خەڵکە چی دەوێ ئەو خەڵکە کە بڵین خەڵکی کووردە خەڵکی بەشەکانی کوردستانە کە بە زوڵم لە زیمنی نیشتیمانی ئیسلامیدا دابەشراوە و ئەو دابەشینەی کوردستانیش ئێمە بەڕاستی بە فیتی فارس و تورک و عەرەبی نازانین هی سایکس بیکۆیە بەڵام نەدەبوو ئەوان ئەو واقعە کە سایکس بیکۆ هێناوێتە دی لە ساڵی 1916ەوە کە وەکوتم لە زیمنی نیشتیمانی ئیسلامیدا نیشتیمانی کوردیش کرا چەند پارچەیەک و هەر پارچەیەک کێنرا بە وڵاتێکەوە نەدەبوو ئەوان ئیقراری ئەو واقعە بکەن پاشان کە ئەوەشە دەبووە گوێ بگرن لەو خەڵکە ئەو خەڵکە چی دەوێت زیاتر لەوەی ناوێت کەویش دەیەوێت هاوڵاتی پلە دووسیە نەبێ دەتوانم بڵێم قەناعەتێکی هاوبەش هەیە بەداخەوە تا ئێستا کە ئەو مافە بەگەلی کورد ڕەوا نابیندرێ ڕەنگە ئەو قەناعەتە هاوبەشە زۆر جار سیاسەتی هاوبەشیش بێنێتە دی دەگونجێ ئەوە بڵێن ئەوە شتێکە دەخوێندرێتەوە دەبیندرێ بەڵام کە بینە سەر ئایدی کۆمنت و بەڵگەیەکی سیاسی بێ دیارە شتێکم نەکۆتەوە بەرچاو ناشڵێم نییە هیچ گومانیشی تێدا نیە کە لێک کاتدا کە کۆماری ئیسلامی ئێران تۆ باران دەکا و تورکیاش چ بە فڕۆکەت چ بە تۆپ چ دەوێ هێز بێنەتە نێو خاچی هەرێمی کوردستانەوە سنوورشتێنی دەکا ئەوانەوەکو دیارە حتممە تەفاهماتێک لە بینی ئەواندا هەیە ئەوە دەگەڕێت بۆ قەنەعاتە هاوبەشەی کە وەکو گوتم قەنەعاتێکی هەڵەیە کە دان ناهێندرێ بەوەدا کە کوردیش وەکو ئەو نەتەوانی دیکەویش مافی خۆی هەبێ بە کورد ئێستا بەکەمتر لەوەش ڕازیە کە دەگوترێ مافی چارەنووس خۆ تەنیا لە دەوڵەتی سەر بە خۆدا خۆی نبینێتەوە ئێستا کوردی عراق دەرفەتی زۆر باشیشی بۆ ڕەخساوە بەڵام بە فیدرالی ڕازیە ئەو بە ڕاز قەنەعەتی کرد و هەرێمێکی فیدرالی هەبێ پێما بە کوردی تورکیا بەکەمتر لەوەش ڕازی دەبن هەروەها کوردی ئێرانیش لێ باشە بۆ دەبێت گوێیان لێ نەگیرێ و ئەو خەڵکە ناچار بکرێت پەلوە شاخدا من جارێک لەگەڵ لە وەزارەتی خارجی دەرەوەی تورکیا لەگەڵ هەندێک لە بەپرسەکان دانیش بووین باسی ئەوە کرا کە دەبێت کەکە بە تیرۆریزم بناسن و هەندێک قسەی واکرا ئێمە دیارە وەفدێکی هاوبەش بووین من لە نۆرەی خۆمدا باسی ئەوم کە گوتم تیرۆر پێناسەی تیرۆر بەسەراواندا ناشەسپێ گوتیان چۆن گوتم چونکە تیرۆر بریتێ لە ڕەفتاری کەسێک بێوێ بە زۆر سیاسەتی خۆی یا فکرەی خۆی بەسەر تەڕەفی بەرامبەردا بسەپێنێ ئەمما کەسێک داوای مافی خۆی بکە ئەگەر گریمان زێدەڕۆیشی کردبێ لە بەکارهێنانی هێزدا دەگونجێ بڵین زێدەڕۆیی کردو دەگونجێ بڵین هەڵەی کردو بەڵام تیرۆر نایگرێتەوە تیرۆر لە ڕاستیدا ئەو کەسە دەگرێتەوە کە دەوێت سیاسەتی خۆی فکرەی خۆی بەسەر بەرامبەرەکەیدا بسەپێنێ بەهێز بەڵێ مامۆستا ئەمە پرسیاری ئەوەت لێ بکەم ینی ئەو کێشانەی کە ئێستا ڕوبەڕووی هەرێمی کوردستانە بێتەوە ئەو دەستدرێژانی کە ئێستا تووشی و ئێرانی کەنە سەر هەرێمی کوردستان لە کاتێکدایە کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە گشتی وڵاتانی ئیسلامی بە تایبەتی بە کۆمەڵێک خۆپشاندان و ڕاپەڕینا تێپەڕ ئەبینین لە سووریا تا ئەم ساتە ڕاپەڕین بەردەوامە ڕژێمی تونس و ڕژێمی مسڕ و ڕووخان تەنانەت لیبیاش کۆتایی پێهاو ینی ئەمە ئایا ئەم ڕاپەڕینانی لە وڵاتانە ڕوویدا ناکرێ ببێتەوانەیەک بۆ تورکیا و ئێران کە کێشەیەکی ئەزەلی لە کۆڵخۆیان بکەنەوە کە کێشەی کوردە بە پێم وایە ئەوان ئەگەر دووربین بن پێویستە پەندی زۆر گەورەی لێ وەربگرن نەک هەر ئەوان پێویستە هەموو کەس ئەوەی لە بەغداد حکوم دەکا ئەوەی لە هەرێمی کوردستانیش دەسەڵاتی هەیە پێویستە هەموو کەس پەند وەربگرێ لەو کەسانە کە بە شێوەیەک حکومڕانی دەکەن خەڵکەکەی خۆیان وا بێزار دەکەن لیان ڕاپەڕێ جاگەرەوە پەندی لێ وەرنەگیرێ وەکخوای پەروەردگار دەفەرمێ ئین فی ذلک لعبرة لأولی الأبصار لەوەدا پەند هەیە بۆ خاوەن عەقڵان و بەڕاستی من ئەوەندی کە بەرپرسانی ئەو وڵاتانی دەرودراوسێشم بینیوە خەڵکی کەشم بینیوە
ئەوم لەگەڵدا باس کردوون کە ئێوە خەڵکی خۆتان بۆ ناچار دەکەن لێتان بە شاخکەوێ و دوای کە لێتان بە شاخ دەکەون و چەکتان لێ دەست دەدەنێ گلەیان لێ دەکەن تۆ پێشی گلەی لە خۆت بکە گلەی لە خۆت بکە تۆ دیارە هیچ کەس لە خۆشیان ناچێتە شاخ هیچ کەس لە خۆشیان ناتێتە چاو شۆڵ نابێتە هۆگەری ئەشکەوت خی پرگار لە قورئاندا سوورەتی کەهف بەسەرهاتی ئەصحاب الکەفمان بۆ دەجێڕێتەوە پادشایکی ستامکار هەبوو خەڵکی ناچار کردووە یان ئەو بپەرستن یاخو بەربارانیان بکە پەنایان بردوت بەر ئەشکەوت لە ڕاستیدا کورد کە پەنای بردوت پەنا دەبێتە بەرچیە ناچار دەکرێت ئەمن پێم ئەوانەگە دووربین بن پێویستە گەورەترین پەندی لێوەربگرن و کوردواری خۆمان جوانیان گوتوە دەڵێ هەموو پەتێک لە بارێکی دەپچڕێ پەتی زوڵم لە ئەستوریدا دەپچڕێ بەڕاستی هەر کەسێک بە درێژای مێژووە بووە لەگەڵ ئیرادەی خەڵک و جەماوەردا ڕوبەڕوو بێت و هەشتی خواردووە ئەمڕۆ ناسپەی ئەم جەولێنا جەولەیەکی دی ڕەنگە هەندێک کەس بەوە دڵخۆش بێ ئەوە لە یەمەن لە قۆناغێکدا ڕەنگە دڵخۆش بێ وە عەلی عەبدوڵڵا ساڵح توانی ئەو خەڵکە خۆ پێشاندەرە سەرکوتکا و دایمرچێنێتەوە مثلەن کاتێک خەڵکێک دڵی خۆش بە هەموو عەمەر قەزافی ئەوە خەریکە بەرەو بنغازی دەچێ و دایمرکاندوتەوە من هەستم دەکرد خەڵکی بەرپرس هەبووە لە وڵاتە دڵخۆش ببەوە بەڵام خەیاڵ پڵاو بوو هێزی گەل هێزێکە لە بن نایە ئیرادەی جەماوەر ئیرادەیەکە ئیرادەی خوای لە پشتە خوای پەروەردگار لە سوورەتی قەسەسدا ئەم ڕستە قورئانی دەفەرمێ کە بەڕاستی بۆ هەموومان جێی عیبرەت و پەندە دەفەرمێ ونريد أن نمن على الذين استضعفوا في الأرض ونجعلهم أئمة ونجعلهم الوارثين ونمكن لهم في الأرض ونري فرعون وهامان وجنودهما منهم ما كانوا يحذرون دفرمي دمانوي ونريد وقت خواشتي بيوي هر أو دبي فعال لما يريد خواشتي بيوي ديكا دفرمي ونريد أن نمن على الذين استضعفوا في الأرض دمانوي شاكب كين نعمتي خوان برجم بسر أمان دا كلا زويدا سوسيندراونوا جا سوسيندراونو نتوايتي بي سياسي بي آبوري بي كومالايتي بي ديني بي مذهبي بي هر جور سوسانوي لا إخوة مرفوضة إنسان جينشيني خوايا جينشيني خوا غير آزادي لنا وشتو ناوجه جينشيني خوا خزمتكاري آغاو شوي خابي ناوجه دستو بيوان بي ناوجه كويلو دستو بيوان بي دبي آزاد بي خوا دەفەرمی ئێمە دەمانەوێ ئەوانەی لە زەویدا چەوسێنراونەوە چاکەیان لەگەڵ بکەین چیان لێ بکەین ونجعلهم أئمة ونجعلهم الوارثين بیان کەینە سەرکردە و پێشەوە واتە چارەنووسی خۆیان بەدەست خۆیان بێ و بیان کەینە میراتگر بۆشیە بۆ ستەمکاران ئەو زەوی کە ئەوان تەراتێنی تیا دەکەن و زوڵمی تیا دەکەن ئەوان چەوساوەکان ببنە میراتگریان ونمكن لهم في الأرض ودەسەڵاتیان پێ بدەین ئەوە هەموو ئیرادەی خۆیە ونري فرعون وهامان وجنودهما منهم ما كانوا يحذرون وبيشان فرعون وهامان وسربازكان يمدين أوي كليدة ترسين أوي كفرعون وهامان وسربازكان لي ترسين شبو أو بك أو خلق لي عرابر هذا فرمي يمد ماني أو عبكين طبعا إرادة إخوة لم يعني هو كاركان ده إرادة إخوة برجستة به كهذا فرمي دم يشتب كم خوابيستي فرعون فوتيني وبني إسرائيل درباسكا بلام أو إرادة إخوال لم يعني رابريني بني إسرائيل ده بقيادة موسى عليه الصلاة والسلام وسرنجان فرعون دوایان كوتو لدرياي السور داخن كاو بني إسرائيل درباز يعني هاتن بودشتي سينا وأوانا ما بس تموي براسي وزور جي هالوصل لبردم دا كردنا وبراسي من زور بيم ناخوشة بربرسيك هبه باسي خوشويستيني قالوا نجتمان وخلقو كومالغابكا كسي بي ناخوش بي ديكتاتوريك لبين شي پێی ناخۆش بێ گەلێکی ڕاپەڕی و سەرکەوتن و دەستێنە بەسەر حکمڕانێکی ستەمکاردا کاکە چارەنووسی خۆت بۆ لەگەڵ ئەو لێک بەستووە باراشی خۆت بۆ لەگەڵ ئەو تێکەڵ دەکەی تو بە حساب خزمەتکاری خەڵکی پێت خۆش بێ خەڵک سەرکەوێت چەوساوەکان ڕزگار بن بەهەرحاڵ من پێم وایە هەموو لایەک پێویستە لەو ڕووداوانە پند وەربگرین و هەموو لایەشی دڵنیابین ئێستا خەڵک باسی سووریا دەکا من بە هەندێک لە بەرپرسانی ئەم وڵاتانی دەوروبەرم گوتومە خەیاڵ پڵاو مەکەن بشار أسد يبروا هر بمردي علي عبد الله صالح كأوي هر ذرة بدلني بلاي منه هو مسوقري زين العابدين وحسني مبارك وخزافي ونقوا هر كسي تشجوا كوان ببوشوني من الأول تاني درو دراوسيمان سرجامي هر واحد به البته من بيم سيرة أصلا بيم سيرة نيك خلق يسار باريو بيم سيرة شون وند زماني بيشو تحمل أو ديكتاتوراني أكلوا يعني سر سرمان لو دا أهم الصبر والتحمل هلا شو يبو
42 ساڵ خەڵکی لیبیا چۆن تەحملی ئەو کابرایان کرد کەواتە مامۆستا من لە قسەکانی جەناب دوات تێگەیشتم ئەگەری سەرهەڵدانی و خۆپیشاندان و ڕاپەڕینانە لە هەر یەکێک لە تورکیا و ئێران و تەنانەت عێراق و هەرێمی کوردستانیش هەیە وڵا هەیە و نەک ئەگەری سەرهەڵدانی پێمە سەرهەڵدانەکان هەر هەشن ئەی باشەوە سەرهەڵدانی ئێستا خۆ تۆ هەر تەماشای پەکەکە مەکە بە شاخ بە چیاوەیە ئەی خەڵکی کوردستانی تورکیا ینی جۆرەها چالاکی و خۆپیشاندانیان هەیە چالاکی دیکەی سیاسی فیکریان هەیە هەروەها کوردستانی ئێرانیش لەوێش تەمەن تاڕادێک چالاکی هەیە ئەوەندی کە دەرفەت دەدرێ بەڵێ هەوڵ دەدرێت زۆر جار هێز بەکاربێ بکرێتەوە بەڵام من پێما بەڕاستی ئەوانەیە کە بیر دەکەنەوە لەوە ئەو خەرجی و مەسرفەی لە کەپکردنەوەی ئیرادەی خەڵکی ڕاپەڕی دەچێت زۆر زۆر زیاترە ئەو خەرجی و مەسرفە لەوەی کە لەوە دەچێت بە دەنجانەوە منی بڕواتان بێ ینی زۆرم پێ عەجیبە تو بابە شتێک بە 10 دینار بۆت پێک دێ شتێکی بە 1000 دینار بۆچی ئەوەی کە لەو ڕێکە بە 10 دینار مەدارەکە سازی بێت ئەوە ناکەی بەدەم ئەو خەڵکەوە بچن چی دەوێت ئەوکو گوتم ئەو خەڵکە خۆ نایەوێت بێتە کوێ خاو نایەوێت ئەو خەڵکانی کە ببنە بندستی دەڵێ بامیژە کو تۆ بم ێ باشە تۆ شەر ئەگەر وەکو دین و ئیسلامەتی باز دەکەی ئیسلام دەڵێ هەمووتان كلكم من آدم وآدم من تراب هەمووتان لە ئادەم ئادەمی لەگەڵ کەس لە کەس گەورەتر نییە خوا دەفەرمێ وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا کردومانن بە چەند گەل و تیرێک تاکو یەکدی بناسن تێک ئاشنا بن ئیدی هیچ گەلێکی بندەست و گەلێکی سەردەست نییە لە ئیسلامدا وەکو ئیسلام دەڵێ منطقی ئیسلام وایە منطقی ئیسلام وایە کە بەشەریەت هەموو یەک خێزانە لە یەک داک و باب هاتوون لە نەسەب و ڕەشەڵک هەموو وەکو یەکن یەکسانن بەنسبەت خوای پەروەردگاریش هەموو بەندەی خوان هیچ کەس حەقی ڤیتۆی نییە و هیچ کەس لە هیچ ڕێکەوە لەوی دیکە امتیازی بەسەرەوی دیکەدانی لە ڕووی دیموکراسی و مافی مرۆڤ و ئەو ڕێکەوتن نێودەوڵەتیەکان و جارنامەی گردونی مافی مرۆڤ ئەمەش تەماشا دەکەی بە هەمان شێوە ئەوانە هەر شتیدان پێدا هێنراون دەی باشە بەو مەنتیقە پێم وایە لەگەڵ ئەو خەڵکەدا ڕوبەڕوو ببنەوە لەگەڵ ئەو خەڵکە بچنە پێش خەرجی مەسەفی زۆر کەمترە ساڵەهای ساڵە کورد بڵێ لەو وڵاتانە داوای مافی خۆی دەکات وەکو گوتم لە هەردوو لا خوێن دەڕژێ و مەسرفی و خەرجی زۆری تێدەچێت نا ئەمنی و نا ئاسایشی بڵاو دەبێتەوە و پاشان دروست و شیعارەکان دەکەونە ژێر پرسیار ئەتۆ هەم خەرجی و مەسرفە کە لە سەرکوتنی خەڵک دەچێت ئەگەر بیهێنی بەراوردێکی لەگەڵەوە کە بەدەمەوەچوونی داواکاریەکان زۆر کەمترە بەدەمەوەچوونی داواکاریەکان لەگەڵ ئەوەشدا کە لەگەڵ مەبادیئەکانی خۆش و شیعارەکانیش ڕازێتەوە بەڵێ کاتەما مەساکەرە وڵاتانە ئەم ڕاستیە وەکو ئەوەی ئێمە باسمان کرد بزانن بۆ بە تەنگ چارەسەرکردنی کەشی کوردەوە ناچن بۆ ئێران مەبەستی نییە کەشی کورد چارەسەر بکە یا بۆ تورکیا سەر ڕێچەندین ئاگرباز مەبەستی نییە کەشی کورد چارەسەر بڵێ ئەلبەتە کە دێنە سەر ئەوە بەڕاستی دەبێت جیاوازی بکەین ینی وەزعی کورد لە ئێران جیای لە کورد لە تورکیا ینی بۆ خۆشت تەمەن جەنابیشت دەزانێت کە لەوێ پارێزگایەکیان هەیە بە ناوی کوردستان و پۆشاکی کوردی لەبەر دەکرێ و بە زمانی کوردی بڵاو کراوە هەیە شت هەیە تەمەن لە تورکیاش لە دوای دەست بەکاربوونی حیزبی داد و گەشە پێدان تا ڕادەهێندە هەنگاو دراون بەڵام دیسان جیاوازی زۆرە ینی لەوێ ئاوڕی زیاتر لە کورد دراوەتەوە بەڵام ئایا کورد هەر ئەوەندە مافەی هەیە کە پێی دراوە بە پێی شەریعەت نەوەڵا زیاتری هەیە لە ڕووی سیاسی لە ڕووی ئیداری مافی زیاتری هەیە بە تاکید بۆچی بەدەمەوە ناچن ئەمن پێم وایە ئەوە دەگەڕێتەوە بۆ ئەوە کە هەندێک هۆکاری ذاتی وەک خۆیان کە دیارە ئەو قەناعەتیان لا دروست نەبووە کە کوردیش یاخود ئەوانەی کە پێیان دەڵێن کەمە نەتەوە هەمان مافی هەبێ کە ئەو نەتەوەی دیکە کە دەسەڵاتی هەیە کە وەکو گوتم ئەگەر ئەمە لە مەحەکی شەریعەت بدرێ غەڵەتە ئەو فیکرەیە لە ڕاستیدا زۆری و کەمی میلەتان پاساوی ئەوە نییە کە حەقیان پێشێل بکرێت بەڵکو بەشەرێکیش ئینسانێکیش وەک ئینسان مادام جێنشینی خوایە و خەلیفەی خوایە و وەکو جارنامەی مافی مرۆڤ و ڕێکەوتنی وڵەکانیش دەڵێن ئینسانە و ڕێز لێ گیراوە پێویستە مافی خۆی بدرێتێت چ جای نەتەوەیەک و کوردیش ئەگەر هەمووی دابەش نەکرابا و وەکو گۆشتی خێری نەبەشرابایە بخرێتەوە سەرێک خۆمەش 50 ملیۆنین ئەگەر ئەو بارودۆخەنا هەموارێک کە بەسەر گەلی کوردیش داستا پێێنراوە کەمە زۆر لە زۆر شوێنی کورد توێنراوەتەوە لەنێو کورد لەنێو ئێراندا شوێن هەیە کە کاتی خۆی لە سەردەمی سەفەویەکاندا کورد نەفیکراوە
کورد لە لیبیا هەیە، کورد لە میسر هەیە، کورد لە شام هەیە، لە زۆر شوێن هەیە لە ئیتحادی سۆڤێتی بڵاو کراونەوە، لە زۆر شوێن کورد هەرتواوەتەوە. یعنی مەبەستەمەوە کوردی نەتەوەیەکی زۆرە، بەڵام لە ئەنجامی نەبوونی قەوارەی سیاسی و لە ئەنجامی ئەوە کە بەهرەمەند نەبووە لە مافەکانی خۆی لەو مافانی کە خوای پەروەردگار بە هەموو گەلانی ڕەوابینیوە ئەوە بوو. ئێستاش ئەگەر خڕ بکرێتەوە سەرێک میلەتیشی کەم نییە، نەتەوەیەکی کەم نییە، بەڵام ئەگە گریمان کەمیش بێ بۆ ئێنە تورکمانەکان لە عێراقدا کەمن با کەمیش حەقی ئەوەی هەیە مافی خۆی هەبێ، بوونی خۆی هەبێ، مافەکانی ئازادیەکانی بۆ دەستەبەر و دابین بکرێن. من پێم وایە یەکەم دەگەڕێتەوە بۆ کە ئەو قەناعەتە وەک پێویست نییە ئەوە یەک، و پاشان هێندی هۆکاری دیکەش هەیە، هۆکاری دەرەکی کە بەداخەوە ئەویش دەگەڕێتەوە بۆ زەرهێزەکان بە تایبەتی ئەمریکا کە ئێستا نەتەوە یەکگرتوەکان و ئەنجومەنی ئاسایش بەڕاستی بەدەستی ئەمریکاوەیە، هەر بڕیارێکی بێ پێی دەردەکا و هەمووتان دەزانن کە تا ئێستا ئەمریکا لە ڕێی ئەنجومەنی ئاسایش نەهێشتووە یەک بڕیار دەرچێ لە ئەنجومەنی ئاسایش دژ بە قەواری زایونی بە مەسلحەتی موسڵمان فەلەستینیە چەوسێنراوەکان. بەڕاستی ئەوەش بەرپرسیارەتی زۆر دەکەوێتە ئەستۆی ئەوانیش کە ئەوانیش ئەگەر وەدەنگ بێن لەسەر خەڵکی شەوساوە لەگەڵ شیعارەکانی خۆیاندا ڕاستکەن، ئەو کاتە ئەو دەوڵەتانە ئەگەر قەناعەتیشان لا دروست نەبێ، قەناعەتیان لا دروست دەبێ بە بنەهاندەریان، بەڵام لە زیاتی ئەوە ڕەنگە ئەوانیش واتە زلهێزەکان لە زیاتی بە ئاراستەی ئەوەدا کە گەلی کورد جا لە تورکیا، لە ئێران، لە سووریا، لە شوێ بە مافی خۆی بگەیانەتەوەیەکی دیکە لە زیاتیەوە ئیش لەسەرەوە دەکەن کە کێشەی کورد و مەسەلەی کورد وەرەقەی بە بەدەستیانەوە، کارتێک بە بەدەستیانەوە. ئەڵبەتە مناڵم بەدەستیانەوە، بەڵام لە ڕابردوودا بە حەقەت ئەو محاولانە کراون و کوردیش باجی ئەوەشی داوە و بەرامبەرەکان تووشی بەدبینی بوون، واتە ئەوەش هۆکارێکی دیکەیە کە فاکتەرێکەیە کە وەزەکەی لە ئێمە ئاڵۆز کردووە. بەڵێ نەبوونی قەناعەتیش لە لای تاڵی بەرامبەر. مامۆستا ئەمێ پرسیاری و لێ بکەم، ینی گرنگترین باجێک کە کورد دابێتی لەو حاڵتەی کە وەکو کارتێک بەکارهێنرابێت لە زلهێزەکانەوە بەتایبەت لە ئەمریکاویکێتی سۆڤێتی جارانەوە. وڵی زۆر ڕوونە تەوان کاتی خۆی کۆماری مەهاباد ئەوە دیارە. من یەکێک لەوانە بینی کە کاتی خۆی پێشمەرگە بووە ئەوەکو بیرەوەریەک بۆ جەنابەتی دەجێڕمەوە لە شۆڕشی مەهاباددا نایمان مەلا بوو خەڵکی بادی ناوای کوردستانی ئێران، گوتی مامۆستا ئێمە ئەو کاتەوە چوو بووینە قەناعەتەوە سیاسیەکانمان کە ئیتیحادی سۆڤێتی شتی سۆڤێت ئەوە بە هەموو شوێک دەربەست لە خزمەتماندایە، بە تایبەتی ستالین لەو کاتەش سرودێکمان نەگوت، کوتی ئەسب سوار بووین لەگەڵ ڕۆیشتنی ئەسب نەوع ڕۆیشتنێکی هەیە، تی ئەو سرودەمان نەگوت زووکەن هەڵدەن ئاڵایە ئیستالین پێشەوایە بۆ کوردان وەک بابوایە، تیجا لەگەڵ یەغرەی ئەسب ئاوا دەڕۆیشتی، کوتی دوای دەرکەوت نەباب بوو نەزڕ باب بوو نەیج بوو. ئەوە تەمان دیارە خۆ کورد بەخۆشی ئەوەی کەەوەی چێتی سۆڤێت پشتیوانی لێ دەکات، هەروە لە جەعفەر پیشەوەری لە تەبریز ئەو کۆماری مەهاباد و کۆماری تەبریز تەبان بە پشتیوانی یەکێتی سۆڤێت، بەڵام یەکێتی سۆڤێت ئایا لەبەر چاوی کاڵی کورد و تورکمانەکانی ئەوێ بوو ئەو دوو کۆمارەی پێکێنان نەوەڵا وەکو کارتێکی زەخت بوون لەسەر شاو محەممەد سەدەق و ئەوانە کە تەنازل بکەن لەوە کە ئەوەی دەرهێنانی نەوت هی یەکێتی سۆڤێت بێ نەدرێ بە وڵاتانی ڕۆژ ئاوانە، کاتێک مەرامەکەیان هاتە دی دەستیان لە هەردوو کۆمارەکە بەر دەرچیان ڕوخانەوە کە کورد بەڕاستی دەبووە پند لە وەربگرێ، بەڵام جارێک کەش ئێمە ئەو هەڵە دووبارە کرایەوە شۆڕشی ئەیلول ئەویش تەوان بە دڵخۆشیەوەی کە ئەمریکا پشتیوانە و ئەمریکا لە ڕێ ئێرانەوە، بەڵام قسە مەشهورەکەی شا مەشهورەکە گوتی من این شێرە را میبەندەم، ئەمن ئەو بەلوعەی دەگرمەوە، دیش شا بەلوعەی گرتەوە و ئاش ئاوی لێ بڕا و وەزعەکەمان کۆتایی هات. بەڕاستی ئەوە بۆ هەموو لایەک پێویستە جێی دەرس و پند و عیبرەت بێ کە ئێمە دەڵێ ئەگەر ڕووبار بتبا باشترە وەگلەوەی بەسەر پردی نامەردا بپەڕیەوە، ڕووبار بتبا نەگل بەسەر پردی نامەردا بپەڕیەوە. ئەوانە بەڕاستی لەگەڵ ئێمەدا جوامێر نەبوون، لەگەڵ شیعارەکانی خواندا ڕاستیان نەکرد، ئێمەش میلەتێکین نەتەوەیەکین، بۆچی هەڵمان دەخەڵەتێن وەکو کارت ئیستیفادەمان لێ دەکەن دواییش دەستخەڕۆمان دەکەن، نەدەبوو ئەوە بکرێ، بەڵام پێشینانی خۆمان دەڵێن
جارێک هەڵت خەڵەتاندم خوا بدەگرێ دوو جار هەڵت خەڵەتاندم خوا بمگرێ پێغەمبەریش دەفەرمی عليه الصلاة والسلام لا يلدغ المؤمن من جحر واحد مرتين هیچ ئیماندارێک دوو جار لە کونێکەوە ناگەزرێ پێوە نادرێت کە جارێک گەزرای نابێت دووبارە دەستی بەریەوەتێ بەزم پێم وایە زیاتر لە جارێک دەستمان بردوێتەوە ئەو کونانەی کە هەر لیانەوە گەزراوی ڕۆمەستە تەوەرێکی تەرماوە سامێ پرسیاری ئەوە بکەم هەر لەگەڵ دروستبوونی کۆمەڵی ئیسلامی لە کوردستانە و بەتایبەتیش لە دوایەوەی کۆمەڵ بووە بەشێکی گرنگ لە ئۆپۆزیسیۆن قسە و باسێکی زۆر لەسەر کۆمەڵی ئیسلامی ئەکرێ زۆر تۆمەت بۆ کۆمەڵی ئیسلامی دروستەکرێ زۆر قسە بەرامبەر شخصی مامۆستا عەلی باپیرەکرێ و بەرامبەر کۆمەڵی ئیسلامی وەکو حیزبیش ئەکرێ ئەمە بزانم قسانە لەکوێوە سەرچاوەگرێ بەڵام حەزەکەم وەڵامەکە هەڵگری بۆ دوایەم نابڕە نابڕێکی کورتەوە گەڕێنەوەلاتەن دووبارە سڵاو مامۆستا لەو شوێنەوە وەسایمتمان هەر لەگە دروستبوونی کۆمەڵی ئیسلامی قسێکی زۆر لەسەر کۆمەڵی ئیسلامی ئەگرێ و بەتایبەتیش ئەم قسانە لەم دواییە لەگەڵ بوونی کۆمەڵی ئیسلامی بە بەشێکی گرنگ لە ئۆپۆزیسیۆن لە کوردستان ئاکرێ و قسێکی زۆر لەسەر مامۆستا عەلی باپیرەکرێ وەکو ئەمیری کۆمەڵی ئیسلامی وەکو شەخص بۆ وەڵامتان نییەوە بەڵێ ڕاستە کاک ڕێبوارێمە کردومانە بە عادەت وەکو کۆمەڵی ئیسلامی کە هەر قسێک پێمان وابێت درۆیە و بوختانە و شتێکی بێبنەمایە خۆمان بە بەرپەرزدانەی و ماندوو ناکەین ئەوانەی بەڕاستی قسە بە ئێمە دەڵێن ئەگەر پۆلێنیان کەین دوو جۆرە کەس جۆرێکیان کەسانێکن کە لە هەندێک کەناڵ و لە هەندێک بڵاوکراوەی وابەستە و دابەستەی هەندێک لە لایەنە سیاسیەکان کە هەندێک قسەیان لە دڵدا هەیە ناتوان لە کەناڵ ڕسمەکانی خوانەوە بە ئێمە بڵێن هەموو جارێ هەندێک جارێک پێشمان دەڵێن بەس هەموو جارێکە بۆیان ناکرێ وەک بڵێ هەندێک بڵاوکراوەی وابەستە و دابەستەی خۆیانیان هەن کە پاشکۆی خۆیانن لە ڕێی ئەوانە قسەمان پێ دەڵێن جا ئێمە ئەگەر وەڵامی ئەوانە بدەینەوە وەک بڵێ بە مەزڵومیان دەزانین ئەوانەی کە قسەکانمان پێ دەڵێن چونکە قسەکانی خۆیان نین هی خەڵکی پێ ڕاستپات بڕوات بێ خاوەنی ئیمتیاز سەرنووسەری ئەو بڵاوکراوانە هەیە یعنی خزمی خەڵکی ئێمە دۆستە نەفەری ئێمە تەلەفۆنی بۆ کردووە گوتوێتی باشەوە ئەو مەقالێت چۆن نووسیوە لە دژی فڵان کەس یا لە دژی کۆمەڵ خۆ تۆ دەزانی وانە بدروێ تو تێرە وڵات دەزانم لە تۆ باشتر دەزانم توێتی باشە بۆچی بتیت وەڵای کاکە نازانم ژیانم چۆن بسوڕێ ئەوان مانگی $1000 دەدەنێ $500 دەنێ یەک کەلیمەتان لەسەر نانووسم بەڵام کاکە دیکتم باوجام $500 لەکوێ بێنی هەرچی قسەمان پێ وڵ $500 بۆ بڕینەوە دیکتوتی وڵای قەزێکە مەعیشەتە و لەوێشەوە بۆم دێ دەڵێن دەبێت چۆنمان بۆ ناردووی ئاوا دایبەزێنی ئەوە جۆرێکیانن کە بەڕاستی بە شایستی ئەوە نازانین چکە قسەکانی خۆیان نین هی خەڵکی کێ فێری کردوون وەکوم جارێک لە چاوپێکەوتنە گوت بووم زۆر ناجوامێریە کەسێک نەوێرێ ڕوبەڕوو قسە بە کەسێک بڵێ خەڵک ڕاست پێرێ بڵێ چەند جنێی پێ بڵێن ئێمەش خۆمان ناین ئاسی ئەو خەڵکانی کە جنێومان پێ دەڵێن ئەوە پاشان ئەو قسارش کە دەکرێن بەڕاستی خەڵکی کوردستان زۆر چاک دەزانێت کە ئێمە چین و ئەوانش کە قسە بە ئێمە دەڵێن چییە ئەوە جۆرێکیان جۆرێکی کە هێندێک خەڵک هەیە خۆیان لە حاڵەتی شکست و فەشەلدا دەبینەوە ئێمەش لە حاڵەتی بەرەو پێشچوون و لە حاڵەتی پێچەوانەی خۆیانماندا دەبینەوە وە گرێ گۆڵی دەرونی و حەسەد و ئەوانەیان هەیە ئەوە دەفعیان دەکا پاڵیان پێوەدەنی کە قسەمان پێ بڵێن ئەوانش دیسان ئێمە پێمان باش نییە بەڕاستی وەڵامیان بدەینەوە دوعای خێریان بۆ دەکەین دەڵی خوا شیفایان بدە و خوای پەروەردگار هیدایەتیان بدە وایان لێ بکا کە لە ژیاتی ئەوە بە دوعای بە خەڵکدا بگەڕێن عیبەکەی خۆیان چاکەن کە گەورەترین عیبی ئینسان ئەوەیە چاوت بەرەو پێشچوونی خەڵک هەڵنەیە حەسوودی بە چاکەی خەڵک بەری لە زیاتی و چاکەی هەڵدەی لە خۆتی دابێنێدی بتوێ لە زیاتیەوەی کە هەوڵدەی تۆش بچی ئاسی خەڵک بێنی بتوێ لە ئاسی خەڵک بێنی خواردبەوەی بێنەوە ئاسی تۆ ئەوە بەڕاستی نەخۆشیەکە دەبێت دوعای خێریان بۆ بکەین ومن زۆر جار ئەو دیێڕە شیعری ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێبێت تەوا زۆر کەس لەگەڵ حاڵەتاندا ڕوبەڕوو بۆتەوە کە دەڵێ یواجهنی السفیه بكل قبح فأكره أن أكون له مجيبا فيزداد سفاهة وأزداد حلما كعود زاده الإحراق طيبا دەڵێ ئینسانی نەفام حاشای مەقام وەزیدی سو حاشای بینەرانی بەڕێزیش
ئینسانی نەفام لەگەڵم ڕوبەڕوو دەبێتەوە بە هەر قسەیەکی ناشیرن قسەی ناشیرن پێ دەڵێ حەز ناکەم وەڵامی بدەمەوە ئەو لە نەفامی خۆی زیاد دەکەم منیش لە ئارامی خۆم زیاد دەکەم وەکو عودێک هەتا بخور هەتا 20 تۆنی بۆنی خۆش دەبێت ئێمە وامان بڕیارداوە و هەندێک شت بۆ ئێمە دەکرێت دەگوترێ کاک ڕێبوار جەنابەت ئاماژەت پێ نەدا بۆ ئێمە دەگوترێ ئەوانە مەسەلەن پەیوەندی لەگەڵ ئێران و بەڵێ ویسم لە دوای ئەمە پرسیاری ئەوەت لێ بکەم پەیوەندی کۆمەڵی ئیسلامی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران زۆر قسە لەسەر پەیوەندی وەکو پارێزی لێ بکەوی نەیپرسی با بە خۆم بڵێ ئێمە بەڕاستی پەیوەندی ئێمە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران یعنی پەیوەندی وەکە وڵاتێکی دراوسێ و دەوڵەتێکی دراوسێ و پاشان پەیوەندی ئێمە هەر ئەوەنی هەر باز بکرێت لە چاو پەیوەندی خەڵکی دی چ لە ڕووی زەمەنیەوە چ لە ڕووی چۆنیەتیەوە وکوا پەیوەندی خۆ نە پەیوەندی بازرگانیمان هەیە نە پەیوەندی سیاسی نە ئیتیفاق هیچ شتێکمان نییە لە ڕاستی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران خۆ حکوومەت نین چین ئیتیفاقی ئەمنی مەدۆزانی اتفاقی ئەمنی هەیە اتفاقی دیکە هەیە بۆ بازرگانی هەیە شت هەیە چ بەرژەوەندێکمان و پاشان کەسێک تەماشا واقعی ئێمە بکات تەماشای کەناڵەکانی ڕاگەیاندنمان بکات تەماشای قسەکانی ئێمە بکات سیاسەتی ئێمە بکات دەزانێت کە چەندی بە کەوتی کۆماری ئیسلامی دێ ئێمە هەر نەمان کردو بە عادەت قسە بە خەڵک بڵێین یعنی هەن هەمیشە ئامۆژگاری ئەندامانی خۆمان دەکەم دەڵێم قسەی بێنەزاکەت مەکەن بەرامبەر بە کەس دوژمنیشت بێ قسەی بێنەزاکەت و قسەی ناشیرین ئینسان وشەی ناشیرین بەکار نێنێ بەڵام ئەوەی کە بە حەقی دەزانین دەیڵێین تەماشاوەش ناکەین داخوا ئێران پێی خۆشە پێ ناخۆشە تورکیا پێی خۆشە پێی ناخۆشە چێ سڵە چێ چناڵێ ئەوەی قەنەعەتمان پێێتی دەیڵێین ئەوەی بەڕاستی بزانین دەیڵێین و هەر کەسێک تەماشای واقعی کردەی ئێمە بکەوە تەماشای ڕاگەیاندنمان بکەوە تەماشای تەسریحاتمان بکە زۆر چاک دەزانێت ئەوەی لە دژی ئێمە دەگوترێت و پروپاگەندانە دەزانێت درۆ دەلەسەن یعنی واقعە کردەیەکەی ئێمە ئەو پروپاگەندە و درۆ دەلەسانە هەمووی دەکاتە بەڵقی سەر ئاو لەبەرەوە واقعی کردەی ئێمە و ئێمە لە باوەشی گەرم و پرسۆز و وەفای خەڵک و میلەتی خۆمان داین جەنابەت خۆ ئاگاداری کە ئێمە لەسەر بازنەی هەولێر دوای ئەو هەموو درۆ دەلەسانی بۆ ئێمە کران و کتێب و نامێکە لەسەرێن بڵاو کرایەوە و لە زۆر کەناڵی ڕاگەاندنی وابەستە و دابەستە قسە بە ئێمە گوترا بەڵامە ڕێی یەکەمم هێنا لەگەڵ ئەو هەموو تەزویرەشکە کرا لە هەولێر وە لە شوێنەکانی کە غەیری هەولێریش معناوە دەبوو ئەوانە بێنەوە قەناعەتە کە قسە گوتن بە ئێمە ئەو ئامانجە ناپێچێکە لە دڵیان گرتووە کە بریتێ لەوە شکاندنی ئێمە و ناشرین بوونی ئێمە لە بەرچاوی خەڵک و جەماوەر بەڵکو ئامانجێکی پێچەوانە دێنێتە دیکە ئەویژەوە خەڵک ئەوان دەناسی یعنی بڕات بێستان هەندێک کەسکەوتی بە نیشان هەر جەریدەیەک هەر گۆڤارێک هەر بڵاو کراوەیەک قسە بە ئێمە بڵێ دەڵێنەوە دیارە سەر بە فڵان لایەنە یانەوە دیار ئاوایە نیشانی پرسیاری دەکەوێتە سەر من بەڕاستی دڵسۆزان ئامۆژگاریان دەکەم باسیدی ڕسمی ئێمە لە بەرجی گۆڤار و بڵاو کراوەکانیان نەدەن و قسەمان پێ بڵێن بە حساب بۆی شتەکانیان بۆ بفرۆشرێت ڕەنگە ئەو ژمارە تۆزی لێ بفرۆشێ بەڵام دوای خەڵک نیشانەیەکی پرسیاری گەورە دەخاتە سەر دەڵێ ئەوەش دیارە لە بڵاو کراوە وابەستە و دابەستەکانە نازان وابەستە و دابەستە دانی چیە هەیە وابەستەی سەر بەلایەنێکە هەیە دابەستێ یعنی وەڵحاصڵ ئەو لایەنە لە خزمەتیدایە و تەمویلی دەکاوەوە زۆر باش ئەوە سەبا بێنە سەر تەوری ئۆپۆزیسیۆن و ئێتلافی فەرمانڕەوە و دانیشتنە پێنجقۆڵیەکان ئەمێ بەبینەرانیان نارتی بڵێ ئێستا هیچ ئەگەرێک هەیە بۆ دەستپێکردنەوەی دانیشتنە پێنجقۆڵیەکان لەگەڵەوەی بەروپێشچوونێکی باش لە وەڵامدانەوەی داخوازەکانی ئۆپۆزیسیۆنە هاتە ئارەوە بەڵام تا ئێستا دانیشتنەکان دەست پێ نەکردوەوە وڵای من لێرەوە دەمەوێت ینی زۆر سوپاسی جارێکیکە سوپاسی سەرۆکی هەرێم دەکەم بەڕاستی و پاشان سوپاسی سەرۆکی حکوومەتیش دەکەم کاوی تۆ بەرهەم کە ئەمڕۆ دیارە ئەڵبەتە ئێمە چاوەڕوانیمان دەکرد هەر دوای دەرچوونەکەی دەرچوونی بڕیارەکانی سەرۆکی هەرێم جەناوی کاک مەسعود یەکسەر سەرۆکی حکوومەت و حکوومەت بڕیارەکانی خت بە واری جێبەجێکردنەوە یەکسەر بڕیاری بۆ دانابان و میکانیزمی بۆ دانابان بەڵام دیارە ئەمڕۆ حکوومەت ئەو بڕیارەی خستۆتە واری جێبەجێکردنەوە وەکو شتی مەبدەئی ئومێد دەکەین تەبان ئەو بڕیارەکانی جەنابی کاک مەسعود هەندێکی دیارە جێبەجێ بووە ئەگەر هەندێکی پێم وایە کەوتۆتە سەر ئەوە کە دەواازەی جێبەجێکردن بەڵام هەندێکی دیارە جێبەجێ نەبووە بە تایبەت گرتنی و درانە دادگای ئەوانەی کە دەستیان لە بە خوێنی خەڵک سوور بووە جا دیارە ئەوان دەڵێن دەبێ ئەوانش کە کەم تەرخەم بوون لە پارێزگاری لێکردنی بنکە و بارەگاکان و ئەوانش کە هاندەر بوون و ئەمە گرفتمان نییە ینی باشە بە هەموو ئەوانە هەر کەسە بە پێی خۆی و پاشان ئەگەر دادگا ئێمە ڕێزمان بۆ دادگا هەیە بە سەڵاتی دادوەری دەبێت سەر بەخۆ بێ با ئەو یەک لای بکاتەوە بە بەڵگە و بە دیکۆمنت و بە دلیل
ئەوە جاری نەچۆتە قاڵبی عملەوە ومێت دەکەین ئەوەش بە خێرایی بکرێ بەس من بەڕاستی دەستخۆشیان لێ دەکەم زۆر پێشم خۆش بوو کە ئەوە کرا دیارە بەڵام ئۆپۆزیسیۆن دیارە بڕیار وایە کە بڕیارەکان بە تایبەتی ئەوەی کە ئاماژەم پێدا و هەروەها نان بڕاوەکان ئەوەش دیار هەرچەند بڕیاری بۆ درراوە لەلایەن حکوومەتەوە لیژنەشی بۆ تەشکیل کراوە ئەوەش دەست پێ بکرێ پێم وایە کە لیژنە هاوبەشەکان دەست دەکەنەوە بە کۆبوونەوە بەڵێ مامۆستا یعنی ئەگەر نیەتێک هەبێ بۆ ئەوەی کە داخوازیەکانی ئۆپۆزیسیۆن جێبەجێ بکرێت ینی بوو کۆبنەوە پێنج قۆڵەکان بۆ شوی ئێستا دوا بخرێت لەسەر جێبەجێ نەکردنی خاڵێک لە خاڵەکانی ئەو بڕیاری کە سەر و هێرێم دەری کردەوە بینە سەرباری حەق کاک ڕێبوار ئەوەی کە ئۆپۆزیسیۆن داوای کردوون ئەو چوار مەرجە ئەوە ئەسڵان نەدەبوو پێویستکامە داوایان بکەین ئەو ئەرچی حکوومەت بوون و ئەرچی سەرۆکایەتی هەرێم بوون یعنی هەر پێویستی نەدەکرد ئێمە بیان کەینە مەرج کاتی خۆم پێم گوتن بەڕاستی من لەگەڵ جەنابی مام جەلال قسەم کرد لەگەڵ جەنابی کاک مەسعود و لەگەڵ کاک نیچیروان و کاک کۆسرەت و لەگەڵ بەرادەران گوتم ئەوانە ئێمە ناچار مەکەن داوایان بکەین بیان کەینە مەرج هەر خۆتان جێبەجێکەن باشە حکوومەت ئەرجی چی ئەگەر دیفاع نەکا لە خوێنی خەڵک لە هێمن و ئاسایشی خەڵک لە نان و بژیوی خەڵک کە خەڵک نان بڕاو نەکرێ ینی ئەوە ئەرچی حکوومەتە ینی ئەوانە وەزیفە و ئەرچی حکوومەت بوون یعنی ئەم پێم وایە بەوە کە ئەوان ئێمەیان ناچار کردیان کەینە مەرجی دانیشتنەکان نیشانەی پرسیاری گەورەتریان خستە سەر هەموو قەوارە سیاسیەکە و سەر حکوومەت و دام و دەستگاکانیش کە فعلا ئەو حکوومەتە ئێمە دەڵێن پێویستە چاکسازی بن ڕیشەی تێدا بکرێ ئەم وەزع سیاسی کەمە دەڵێن پێویستی بە چاکسازی سیاسی زۆر ڕاستە چونکە ئەوەتە بە ئەرچی خۆی هەڵناستێ پاشان وەختی حکوومەت بە ئەرچی خۆی هەڵدەستێ بۆ دەبێت ئێمە بفرۆشێتەوە ئەمما بۆچی ئێمە ئەوەمان لەسەر ئەوە ئاڵقاند کە بۆ زانیاری جەنابیشت و بێنەرانی مەڕێزش من بەڕاستی هەر لە سەرەتاشەوە ڕەئیم نەبوو کۆبوونەوە بکرێ یعنی ئۆپۆزیسیۆن دابنیشێ لەگەڵ هەردوو حیزبی حکومڕان هەتا ئەو شتانە جێبەجێ نەکەن گوتم با جێبەجێکەن ئەرچی خۆیانە ئەو جای مەچین دابنیشین بەڵام دیار زیاتر ڕاوا بوو کە نەخێر بابچین وەکو پێشاندانی حوسنی نیەت و نیاز چاچی و نیاز پاچی بابچین دابنیشین ئەمە گوتم آخر دوایی ڕەنگە بە ئاڵقێندرێ بە هەر حاڵ ئێستا ئەوە هاتۆتۆ سەر تایمی خۆی ئەگەر جێبەجێ بکرێن ئێمە بە ئەومان بۆیە کرد چونکە تۆ وەختێک حکوومەتێک و هەردوو حیزبی حکومڕان بەڕاستی ئەو قەنەعەتیان نەبێ ئەو کارانە بکەن معناو تۆ دڵخۆشی چیت بەوە هەیە لەگەڵی بگەیە ئەنجامێک بگەیە ئەوە کە پرۆژەیەکی چاکسازی ڕیشەیی و بنەڕەتی سیاسی و ئابووری و ئیداری لە هەرێمی کوردستاندا لەگەڵ تۆدا بێتە شوێنی لێک تێگەیشتن واتە ئێمە ئەومان کرد بە نیشانەی ئەوە کە ئەگەر بۆ ئەمانە بێنە پێشێ دیارەوە نیازیان هەیە گۆڕانکاری و چاکسازی بکەن ئەگەر ئەوانە نەکەن کابرا کە ئەگە بەردی گچکە نەهاوی گەورە هەر پێ نەهاویشت بەڵێ کاتە ئەتوانین ئەمە بگەڕێنەوە بۆ ئەوەی کە جۆرێک لە بێمتمانەیی لە نێوان ئۆپۆزیسیۆن و ئێتلافی فەرمانڕەوایە دروست بووە هیچ گومانی تێدا نیە ئەگەر بێمتمانەی نەبووە بەڵام پێما بێمتمانێکە بەڕاستی سوچی ئەوان بوو مناڵم ئێمەش بەفری بێ پەڵ و فریشتێ بێ هەڵەین ئێمەش ڕەنگە قسە کرا بێ شت گوترا بێ تەسریح درا بێ لە جێ خۆی دێنەوە کەم و زیاد ئەو شتانە دەبێتەوەن بەڵام بەڕاستی ئەوان وەکو حکومڕان و وەکو بەرپرسی ئەم وڵاتە و وەکو کە ئەمر نەهیان بەدەستە و وەکو قوتی خەڵکیان بەدەستە و دەسەڵاتیان بەدەستە ئەوان دەبوو دەست پێش خەریب بکەن وەکو گوتم نەدەبوو ئێمە هەر ناچارکەن داوای ئەو شتانە بکەین و بەڵێ بێمتمانەی بوو لە ڕابردوودا بەڵام ئومێدم وایە ئەم شتانە بەڕاستی و هەنگاوانی نراون پێم وایە کە دەبێتە هۆی کاریەوە کە پردی متمانە دووبارە دروست بێتەوە ئینشاڵڵا پردێکی محکەمیش دەبێت کە بۆ لای یەکتر بپەڕینەوە و بتوانین پرۆژەیەکی هاوبەش سکوێ من ئەوەش دەمێت بەڕاستی بڵێم کە مەسەلەش هەر ئەوە نیە بێ پێکەوە دابنیشینەوە یعنی پێکەوە دانیشتنەوەی ئۆپۆزیسیۆن و هەردوو حیزبی حکومڕان دەرمانی یەکساتە نییە دەرمانێکی یەکساتە نیە دەگەڵ دانیشتن تازە مشکلەکانە محەل بن بەڵکو ئەوە سەرەتای ئەوەی دووبارە ئەو جەبزانی داخۆ ئەم وەزعات چی لێ بکەین چونکە ئێمە کۆمەڵێک کێشە و گرفتی ڕیشەییمان هەیە قەیرانی گەورە و ڕیشەییمان هەیە حیزب دەستی بە قوڕقوڕاگەی حکوومەت و هەموو دامەدەستگاکاندا کردووە یعنی ڕۆژ بڕۆژ ئەوە زیاتر زەق دەبێت و ئیسپات دەبێت دوو ئیدارەیی خۆ دیارە لێرەوە تا دێگەڵە شتێک و لێ بۆ لە شتێکی دیکەیە پاشان ئەوە کە بۆ پرسە گرنگەکان ڕاوێژ ناکرێت شت هەیە ڕەنگە هەڵوێست هەیە تەسریح هەیە مەسەلەن درابێ بدرێ
دوای هەمان باجەکەی بین باشەوە بۆچی هەمان بۆ ڕاوێژ نەکرێت بۆچی هەموو لاگلی ئاگادار نەبین بە هەر حاڵ لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی ئیداریەوە ئێمە نقصانی زۆر هەیە و نقصانەکانش من بۆیە باسی ناکەم کە وڵا ئۆپۆزیسیۆن هەر ڕخنە دەگرن لەبەر ڕخنەگرتن نا چکە من بەڕاستی قەناعەتم بەوە هەیە کە من ئەگەر ئۆپۆزیسیۆنیش بم دەبێت پێم خۆش بێ حکوومەتەکەم سەرکەوتوو بێ من لە پیرۆزبایی لێکردنی کاگتۆ بەرهەمدا کە کرا بە سەرۆکی حکوومەت وتم کاگتۆ بەرهەم هیوادارم سەرۆک حکوومەتێکی سەرکەوتوبی لە سەرکەوتنت هەموو لایەکمان بەهرەمەندین لە شکست و فەشەلت هەموو لایەک زەرەرمەندین ئەمە پێم خۆشە تۆ سەرکەوتوبی سەرۆکی هەرێم پێم خۆشە فعلا سەرۆک هەرێمێکی تەواو عیار و ئەوە بێت کە هەمان لی بەهرەمەندی ئەگەر ئەو بە ئەرچی خۆی باشە نەسی هەموو لا زەرەر دەکەین یعنی من وا لە معارەزە بوون و ئۆپۆزیسیۆن حاڵی نەبووم کە پێم خۆش بە بەرامبەرەکەم هەڵە بکا بۆی من مەجای قسەم هەبێ ئەمن پێم خۆشە ئەو هێندە باش بێ با من پەکەم کردێک مەزالیەک ڕەخنەم نەبێ بۆ ئەگەر ئەو باش بێ هەموو میلەتەکە قازانج دەکا ئۆپۆزیسیۆن بۆ ئامانجی ئەوەی خەڵک قازانج بکە جاگەر ئێمە سەرۆکاتی هەرێم و ئەنجومەنی وەزیران و دەسەڵاتی دادوەری و پەرلەمان و هەمووی ئیشی باش بکەن مەزاری ڕەخنەگرتنی تێدا نەبێ هەموو خەڵکەکەمە قازانج ناکە ئاواتی ئێمە هاتووەتە دی کەواتە مامەسا ئەو خەیرانە قوڵانی کە تۆ باسیەکەی کە لە دوای ئەم دانیشتنە پێنج قۆڵیانەشەوە ئەگەر بگاتە ئەنجام پێویستی بە چارەسەر هەیە ناکرا ئۆپۆزیسیۆن بکاتە مەرجی پێشوخت بۆ چوونەنەو دانیشتنەوە لەگەڵ ئیتلافی فەرمانڕەوایە وەگەوەی کە لە دوای خۆپیشاندانەکان و ڕاستەخۆ چوون دانیشتن و بەرنامێکی دیاریکراویان هەبوو چۆن بکاتە پێش مەرجی دانیشتن و توێژ لەگەڵ بە باشمان نەزانی بیکەینە مەرج ئێمە گوتمان پرۆژەمان هەیە بە خۆ دەزانی پرۆژەواتە شتێکە کە قسەی لەسەر دەکرێت تا چەند ئەو قەیرانانە لەو پرۆژەی ئۆپۆزیسیۆن نەجێ وڵای من پێم وایە گەر ئەو پرۆژەی کە یەکەم جار پێشکەشمان کرد و دوایش لەسەر دوای چەند کۆبوونەوەی لەگەڵ ئەوان هەندێک دەستکاریش کرا هەندێک قسەی جەناوی سەرۆکی هەرێمیشی هێندرایە ناو هەندێک بڕیاری پەرلەمانیشی هێندرایە ناو پێم وایە ئەو پرۆژەیە دوای ئەوە کە کرا بە چەند پاکیجێک ئەگەر جێبەجێ بکرێ بە قەناعەتی ئێمە ئەو گرفت و کێشانێک کە بەدەستیانەوە دەناڵێنین چارەسەر دەبن ناڵێن هەمووی بە شەو ڕۆژێک بەڵام ڕێی چارەسەریان بۆ دەگیرێتە بەر هەندێکیشی زوو بە زوو چارەسەر دەبێت هەندێکیشی ڕێی چارەسەری بۆ دەگیرێتە بەر چونکە ئەم قوارە سیاسی ئێمە چارەسەری بەوە دەی بکرێتە دامەزراوە ئێستا مشکلە ئەوەی دامەزراوە نییە ئەتۆ لە ڕووی سیاسیەوە تەماشایەکی دامەزراوە نییە وەکو دوو حیزب بڕیار دەدرێت ینی مەرجیع پەرلەمان نییە یعنی لە خۆ دەزانین لە دوو مەکتەب سیاسیەکانەوە بڕیار دەچێت بۆ پەرلەمان لە ڕووی ئابووریەوە تەماشایەکەی ئێمە دامەزراوەیەکی ئابووریمان نییە کە فعلەن هی هەموو خەڵک بێتوانە هەر حیزبە تەماشتی خۆی هەیە و پاشان لە ڕووی کارکردنی وەزارەتەکانە تەماشای بکەیت چەند هەر وەزارەتە سەر بە کوێ چۆن لە تەوجیهات زیاتر لێ وەردەگری پاشان لە ڕووی بازار و کار و کەسابەتی خەڵکەوە تەماشای بکەیت لە ڕووی پەیوەندیەکانی دەرێمانەوە تەماشای بکەیت یان تۆ لە هەر ڕوویەک لە ڕووی هێزی سەربازی و پۆلیس و ئاسایشمانەوە تەماشای بکەیت لە ڕووی دەستگا هەواڵگریەکانەوە تەماشای بکەیت هیچی دامەزراوە نییە هێمە دەڵێن ئەوانە بە دامەزراوە بکرێن ئەمە دەزانم ئەوە وەختی دەوێت بەڵام ئەمڕۆ بێ وسپێنێ بە 10 ساڵی کە بێت تا نەبێتە دامەزراوە ئێمە لەو قەیرانە دەرباز نابین و ئەو حکوومەتە نابێتەوەی کە هەموو خەڵک دڵی پێخۆش بێ حکوومەتی هەموو خەڵک بێت جا چ ڕووی ئەدای سیاسیەوە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی هەلی کار ڕەخساندن بۆ خەڵک لە ڕووی خوێندن لە ڕووی لە هەموو ڕووەکانەوە نابێتە ئەوە کە هی هەموو خەڵک بێت هێشتا ناگونجێ بڵێین ئەم حکوومەت ئەم قوارە سیاسیەکە هەیە خەڵک هەموو یەک لێ بەهرەمەندە بەڵێ هەمومان لەو قوارە سیاسی داین هی هەموو لایەکیشمانە و بە ڕەنجی هەموو لایەکیش هاتوۆتە دی بەڵام بەڕاستی هەموو لایەک تێدا وەکوێ بەهرەمەند نین و خۆت مامۆسای دەربارەی ئەو پرۆژە چاکسازی کە یەکێتی و پارتی پێشکەشی ئۆپۆزیسیۆنیان کرد ئۆپۆزیسیۆن ینی جددیترین ڕەخنەکانی ئۆپۆزیسیۆن لەسەر ئەو پرۆژەیە چی بوو بۆ ئامادە نەبوو توێژی لەسەر من یەکەباری خۆم زۆر سەرم سۆڕما کە ئەوان پرۆژیان پێشکەشی ئێمە کرد پرۆژە کەسێک پێشکەشی کەسێکی دەکات دەسەڵاتی بەدەستەوە نەبێ دەڵێ دەسەڵاتدار حکومڕان ئەو شێوە حکومڕانی تۆ باش نییە ئەوە پرۆژە و پێشنیارمە جەنابەت ئەوە حکومڕانی بکە سەرکەوتوو دەبی ئەوە شتێکی منطقیە بەڵام ئەوەی کە حکومڕان و دەسەڵاتی هەیە بڵێ ئۆپۆزیسیۆن کە تۆ بێ دەسەڵاتی ئەوە پرۆژە ئێ باشە کە تۆ پێ چاکە جێبەجێکە ئەو پرۆژەیە یعنی پرۆژە نابێ کەسێک کە حکومڕانە و لە دەسەڵاتدایە پێشکەشی کەسی بکە کە لە دەسەڵاتدا نییە من حەقی خۆمە چاودێرم بەسەر تۆ ئۆپۆزیسیۆنم ڕەخنە لێ دەگرم دەڵم ئەوا بکەی باشە ئاوا نەکەی باشە بەڵامە تۆ کە شتێک بە باش دەزانی بوو خۆ جێبەجێ ناکەی چێ دەستی گرتووی ئەمنەوە دەستی بێ دەسەڵاتی دەستی گرتو دەستم نییە
بەڵام تۆ خۆت زۆرینەی و حکوومەتت بەدەستەوە قوارە سیاسیەکە بە خۆ کەس دەستی نەگرت لەبەر شتێکی نامەنتیقی بوو ئەوەی ئەوان من پێما بێ هەر ئەوە بوو کە ئەوان تەماشایان کرد بەڕاستی پرۆژەکەی ئۆپۆزیسیۆن پرۆژێکی تا ڕادەیەک کامل بوو خاڵی زۆر ئیجابی بە قووەتی تێدا هەبوو ئەوان پێیان وا بوو کە ئەوە بە بۆچوونی من ئەوە ئیمتیازێکە دەبێت ئەو ئیمتیازە لەدەست ئۆپۆزیسیۆن بسێندرێتەوە کاکە پارتیویشی تیش پرۆژیان هەیە ئەوە هەر سێلان ئۆپۆزیسیۆنەکەن ئەوانش هەیەە نازانین دوای لەگەڵ پرسیارێکی دیکەدا ڕوبەڕوو دەبن باشە تۆکە پرۆژەت هەیە ئێمە ڕخنەما لەبێ پرۆژەی و لەبێ بەرنامەی ئێوە دەیفەرم پرۆژەکە جێبەجێ کەس دەستی نەگرت دەڵم پرۆژە پێشکردنیش ئیمتیازە دیارە ئەوە ئیمتیازێک بوو زۆر باشە مامەسا ینی هاتنە ناوەوەی سەرۆکی هەرێمی کوردستان بە سیفەتی سەرۆکی هەرێم تا چۆن چارەسەری ئەو قەیرانانەکە تا چۆن متمانە ئەداتە ئۆپۆزیسیۆن کە فعلەن ئێتلافی فێرمانڕەوا نیەتی ئەوەی هەیە کە ئەو کێشە قوڵانە چارەسەر بکە یعنی ئەو هاتنە ناوەیە مەبەستم ئەوەیە سەرۆکی هەرێمی کوردستان بە سیفەتی سەرۆکی هەرێم هاتۆتە ناو کێشەکانەوە یان بە سیفەتی پارتێک کە بەشدارە لە ئێتلافی فەرمانڕەوایە و کێشەی هەیە لەگەڵ ئۆپۆزیسیۆن وڵا بە سیفەتی هەردووچیان هاتووە بەڵام جەناوی کاک مەسعود تاوان سەرۆکی هەرێمە پێشەوەی سەرۆکی لەلای ئێمە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان بۆ خۆی و حیزبەکەیەتی بەڵام سەرۆک هەرێمایەتەکەی بۆ ئێمەمانە بۆ هەموو لایەکە واتە سەرۆک حیزبەکەی بەس بۆ حیزبەکەی خۆیتی بەڵام سەرۆک هەرێمایەتەکەی بۆ هەموو لایەکمانە لەبەر ئێمە ئەگەر سەرۆک حیزبێکی باش نەبێ بۆ پارتی گلەی لێ ناکەین دەڵێن و حیزبەکەی خۆی باڕخنی لێ بگرێ بەڵام گەر سەرۆک هەرێمێکی باش نەبێ ئێمە حەقمان ڕگری لێ بکەین ڕخنی لێ بگرین ئەگەر بەرگرینەکە لە مافەکانی ئێمە لە ئازادیەکانی ئێمە ئەگەر بە یەک چاو تەماشای ئێمە و ئەندامەکانی ئێمە و ئەندامەکانی حیزبەکەی خۆی نەکە حەقمان ڕگری لێ بکەین من پێم وا هاتن نێوی کاک مەسعود بارزانی و سەرۆکی هەرێم بەڵگەیە لەسەر جدیبوونی ئەوەی کە ئەو دوو حیزبە دەیانەوێت ئەگەر بیانەوێت چارەسەری دەبێت هەردەوێت کاک مەسعود بێتە ناو معادلە و ناو چارەسەری کێشەکانەوە و شتێکی باشە بەڵام ئێمە بەڕاستی جدیەتی زیاتر لێ چاوەڕوان دەکەین و من بەڕاستی چاوەڕوانی زووتریشم لێ دەکرد ینی پێم وا بوو کە جەنابی کاک مەسعود دەبێت زووتریش دەست بەکار ببووە و ئێستاش بە هەر حاڵ ئێستاش دەرفەت ماوە بەڵام گرنگەوەی کە بە دوواداچوون هەبێت ئەو بڕیار دەرکراوە باش پێمانە دەبوو بیهەڵن هێندەی پێ بچێ حکوومەت بڕیارەکان میکانیزمی بۆ دابنی و تەبەنی بکات دەبوو زووتر بێ ئێستاش باشە حکوومەت کردوێتە بڕیار و میکانیزمی بۆ داناوە لیژنەی بۆ دانا بەڵام دیسان پێویستە بە دوواداچوون هەبێ دەستی لێ بجوڵێندرێ نەخەوێندرێ ینی هاتنە نێوی سەرۆکی هەرێم بە تاکید بەڵگەی لە سەرۆی کە دیارە بە جدی دەیانەوێ بەڵام جدیەتەکە کاتێک تەواو دەبێتە ئیقناعکەر بۆ خەڵک کە لەسەر ئەرزی واقع هەموو بڕیارەکان بەرجەسەر بن بەڵێ وایە واژ بێت بەڵێ بڕۆی جەنابێ تا چۆن سەرۆکی هەرێمی کوردستان بە هاتنە ناوەوەی بۆ ناو کێشەکان ئەرکەکانی حکوومەت جێبەجێەکە ینی نەدەبوو حکوومەت ئەو بڕیارانە دەرکە و ئەو بڕیارانە با من پێم وایە هەندێک کتێبی هێندێک شت هەیە کە جەنابی کاک مەسعود لە هێندێک لە پەیامەکانی خۆیدا گوتنی دەبوایە بە هەندێک لە دام و دەستگاکانی حکوومەت بڵێ بۆ وێنە سارێ جامڕەش نامێنێت کە بیستومە هەندێک خەڵکی تا ئێستا ئیلتزامیان بەوە نەکردووە پێما لە هەولێر بەس ئێمە باش ئیلتزامان پێوە کردووە سارێ جامڕەشمان نەماوە بەڵام پێمە ئەوە هیچی فەرمانگەیەکە هیچی نەک وەزارەتێکیش یعنی فەرمانگەی هاتوچۆ دائیرەی مرور پێویستە تەوجیه بدرێتە ئەو مەبەستم ئەوەیە کە هەر هێندێک شتی دیکەش پێم وا دەبوایە حکوومەت ینی جەنابی کاک مەسعود بە حکوومەت بڵێ ئەو بڕیارانە دەرکا پێویستی نەدەکرد بە بۆچوونی من بەڵام بە هەر حاڵ ئایا حکوومەتەکە بۆی نەکراوە بۆی نەگونجاوە دەستی بەسراوە نازام چۆنە بەڕاستی من بە دەقیقی نازام داخوا بۆچی وایە دیارە هێندێشتی کردو کە فعلا ئیشی حکوومەتە بەڵێ من ئوبێ دەم وایە وەزعەکەی ئێمە وای لێبێ حکوومەتەکەمان وای لێبێ وە بە شێوەیەک بێکە پێویست نەکە سەرۆکی هەرێم هەندێک شت بکە کە ئیشی هەندێک لە وەزارەتەکان و ئیشی هەندێک لە دائیرە و فەرمانگەکانە دوپرسیاری بەرنامەکەمە لێ یەکەم وەکو یەکێک لە سەرکردەکانی ئۆپۆزیسیۆن تا چەند ئومێدت بۆ هەیە کە ئەم پەرلەمانی ئێستا و ئەم حکوومەتی ئێستا بتوانن کوردستان لەو قەیرانە سیاسیانە دەرباس بکەن کە پێشتر باست کرد ئەمەی ئێستا حکوومەتی ئێستا و پەرلەمانی ئێستا من پێم وانیە لە
لە توانای ئەوەدا هەبن توانای ئەویان هەبێت پێم وایە گەر ئێمە گۆڕانکاریی باش نەکەین لەنێ خۆماندا چاکسازیی باش نەکەین ناتوانین لەگەڵ ئەو قەیراناندا ڕوبەڕوو بینەوە لەگەڵ ئەو تەحەدیاتانەدا ڕوبەڕوو بینەوە چونکە من پێم وایە ئەو شتانی کە ئێستا هەن وەکو عەرەب دەڵێن لەها ما بعدها شتی دیکەی دێتە سەرێ مضاعفاتی دەبێ لەبەرەوە ئێستا لە هەموو کات ضرورترە ئێمە چاکسازی بکەین هەندێک کەس جاران دەیانگوت ئێمە لەگەڵ بەغدا کێشەمان هەیە با ئێستا دوا بخەین ئەگەر کێشەمان لەگەڵ بەغدا هەیە لەگەڵ تاران هەیە لەگەڵ ئەنقەرە هەیە جا ئەوە دەبێت زیاتر ببێتە هاندەرمان کە زیاتر چاو بە خۆدا بجێڕینەوە چوەگەر ئێمە کێشەمان لەگەڵ دەرەوەی خۆشمان هەبی و خۆشمان لەنێ خۆماندا تۆکمە و تونند و تۆڵ نەبین پێکەوە تەبا نەبین ڕێک نەبین دادگەری کۆمەڵایەتی نەچەسبێ هەموو خەڵک ئازادی و مافەکانی خۆی بوونی خۆی ڕێز و کەرامەتی خۆی لە وڵاتەکەدا نەبینێتەوە دڵی خۆش نەبێت بە قەوارە سیاسیەکە بە حکوومەتەکەی بە پەرلەمانەکەی مانە ناتوانین بەرهەڵستی ئەو خەتەرانەکەی کاروبەڕوومان دەبنەوە ئێستا لە هەموو کات پێویسترە و من زۆر بەڕاشکاوی دەڵێم ئەو پەرلەمانە ئێستا و ئەو حکوومەتەی ئێستا ئەم وەزع سیاسی ئێستا فراوانتر لە پەرلەمان حکوومەت توانای ئەوە نییە کە لەگەڵ ئەو تەحەدیاتاندا ڕوبەڕوو بێتەوە لەبەرەوە پێویست بەوە هەیە کە ینی بە زووترین کات زمینەی وە بڕەخسێنرێ ئۆپۆزیسیۆن و هەردوو حیزبی حکومڕان پێکەوە دابنیشن و چاکسازی بکرێ با پرۆژەکە ئێمە هیچ یەک بەرگەی لێ جێبەجێ نەکەن با ئەوان پرۆژەکە بێنن ئەوەی بەڕاستی ئێمە جۆ ئۆپۆزیسیۆن نابێ بڵێن ئیلا لێ پرۆژەکە ئێمە بێ نەخێبانە بێت با ئەوان پرۆژێکی باش بێنن با خەڵکیی دیکەی شارەزا بێنین غەیری ئێمە مامۆستای زانکۆ خەڵکی سیاسەتمەدار نووسەر خەڵکی باشمان هەیە با ئەوانە بین بڵێن کاکە فەرمونون هەیئەتیشان لێ پێک بین کاکە وەرن پرۆژەیەکمان بۆ پێشنیارکەن ئەم وڵاتە چۆن دەبێتە وڵاتی مؤسسات ئەم پەرلەمانەکەمە چۆن کارا دەبێت حکوومەت چۆن دەبێتە حکوومەتی هەموو لایەک چۆن دەستی حیزبی لێ دەبڕدرێ حیزب چۆن دادەبڕین لەوە کە هەمە کارە بێ چۆن ئەم وڵاتە دەبێتە وڵاتی دامەزراوەکان فەرم بۆمان پێشنیارکەن هەتا ئەوە نەکرێ من پێم وایە کە بیرکردنەوە لەوەی کە ئێمە بتوانین بەم وەزع ئێستامان لەگەڵ کێشە و گرفتەکاندا ڕوبەڕوو بینەوە تێ نەگەیشتوین خەیاڵ پڵاو دەکەین مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی لە کوردستان زۆر سپاس بۆ ئەم بەرنامەیە سپاس بگوزارم سپاس بۆ تۆ خۆش بێ کاک ڕێباز خۆشەویستانم چاپەگەوتنیم هەفتەیەمان کۆتایی هات تا بەگەیشتنەوەیەکی تر بۆ شایەتان دەسپێرم